تۆ دوعا لە خوایەکی دەوڵەمەند نەکەیت، تۆ دوعا لە خوایەکە کەیت کە هەموو شتەکان لەبەردەستی ئەوایە. بۆیە ئەبێ بزانی چۆن دوعا ئەکەیت، ئەبێ بزانی چۆن داواکاری گشتە بیت، چی لە خوا داوا ئەکەیت. داواکاریەکانتان بچووک مەکەنەوە، لەسەر شتێکیش کە چویت ئەو نەوردی مەکەرەوە. سعدی کوڕی ئەبی وەقاص جوێی لە کوڕەکەی بوو، دوعایە کرد: ئەی خوایە، إني أسألك قصرا أبيضا في الجنة فيها من الغلمان والحور، اللهم إني أعوذ بك من النار من زمهريرها ومن نارها ومن شو لدواء جوي لبو كركي دعاء كرتي كرم أجر خواي قورتي خستنا وبهشتوا بهشتياتي وأويكتياتي أجر لجهنم إيش باراستيتي لجهنم أتباريزي ولويكتياتي بيوزناكا من بيستوم لبيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي سيكون هناك قوم يحتدون في الدعاء. دعاء إما قوميك دي سنورة بزين لدعاء خوايا أوان بريو أوش با مواصفات كان بو خوا دياريكا خوايا قورا حزي لمن هي حزكا وردكاري داوالي بكيت. صحابة كان كنعلي قيتانا كان ين أبشرا ياخد شتێکیان لێ خۆما یەکسەر داوای خوێ و داوای ئاگر و داوای نان و داوای سەمونیشان لە خوا کرد، بەڵام نەکەی لەگەڵ خوایە سنوور ببەزێنی. لەبەرەوە با داواکانت گشتگیر بێ، داواکاری گشت بە. هەر کاتێک ئێمە بەم معنایە بەم ڕۆحیەتە داوامان لە خوا کرد، دڵنیا بە خوای گەورە پێتەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان لەگەڵ ئەبوو بەکرا دانیشتووە، دایکە عایشا فەرمێت پێغەمبەری خوا بانگی کردم، منیش نوێشمە کرد یاخود دوعامە کرد، تۆزێ دوا کەوتم. فەرمی ئەی عایشە بۆچی دوا کەوتی؟ وتمی پێغەمبەری خوا وەڵاهی دوعامە کرد یا نوێژمە کرد. فەرمی یا عائشە عەلەیکی بجمل الدعاء وجوامعه. ئەی عایشە ئەی بۆچی دوعای جملە ناکەیت؟ یعنی پێغەمبەری خوا تاک تاک نا دوعای جملەش هەیە؟ فەرمی بەڵێ. ئەی بۆ داوای دوعای جملە ناکەیت؟ فەرمی ئەی پێغەمبەری خوا من جۆم لێ بوو لەگەڵ باوکتا باسی جەوامع و کەوامیلتانە کرد، تو ئەو خوایە ئەوە چی بوو باستانە کرد؟ ئەبێ ئەبوو بەکر و پێغەمبەری خوا سەریان کردبێ بە یەکا لە ماڵەکەی خۆیان باسی چیان کردبێ. دایکە عایشەش گوێی لێ بۆ هاتۆتە، فەرمێ بەجێم هێشتن وتم نۆ قسەیەکیان هەبێ لە بینی خوانە، بەس هاتە بەرجۆم ئەیان و جەوامع و کەوامیل، کۆکەرەوەکان و کۆکان و گشتگیرەکان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەی عایشە باسی دوعای گشتگیرمانە کرد، هەر کاتێ دوعات کرد بفەرموو بڵێ اللهم إني أسألك من الخير كله. سيرم دعاء شان خوشة هیچ شتێک بەجێ نایەڵێ لە سەدا سەد ئەوەی کەلمێشکی تۆیایە، ئەوەی کەلمێشکی تۆشانیە ئەی پێکێ. اللهم إني أسألك من الخير كله عاجله وآجله وأعوذ بك من الشر عاجله وآجله. أي خواي گەورە من داوای خێر لە تۆ ئەکەم، ئەوەی ئێستا و ئەوەی دواییش، پەنا ئەگرم بە تۆ لە شەڕ ئەوەی ئێستا و ئەوەی لەموو دواش دێ. واتە داوای هەرچی خێرە لێتەکەم، پەنا ئەگرم بە هەموو شەڕێکیش. ئەمە کەڤەری دوو جانیبی مهمی کرد بە هەموو مواصفاتەکانیەوە. دووەم بڵێ اللهم إني أسألك الجنة وما قرب إليها من قول أو عمل. خواي گەورە من داوای بەهەش لە تۆ ئەکەم و هەر کردەوەیەک هەر نیەتێک هەر قسەیەک لە بەهەشتم نزیکە کاتەوە داوای ئەوەت لێ یەکەم. واتە ئەگەر ناشیزانم بیخەرە سەر زمانم. وأعوذ بك من النار وما قرب إليها من قول أو عمل. پەنا ئەگرم بە تۆ لە ئاگر هەر کردەوەیەکیش هەر قسەیەکیش لە ئاگر نزیکم کاتەوە. بۆ مامۆستا ئینسان بە قسە ئەچێتە ئاگرەوە؟ بەڵێ. کەسێکتان قسەیەک ئەکات لە دەمی دەرەچێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا یلقی لەها بالا، ئەسڵەن بیریشی لە نەکردوێتەوە.
پێی ئەچێتە ناو جەهەنەمەوە تاوەکو ڕۆژی دوایی. کەسێکیش لەبەر خوا لە مەجلیسێکا قسەیەکە کا پێی بەرز دەبێتەوە تاوەکو پێیەگاتە باش، بەو کەلیمە قسەیە ئەبێ بە مەسعەدێک و سوار پشتێ بێ و گەێنێتە باشت. لەبەرەوە پەنا ئەگرێ بە قسەیەکە لە دەمی دەرچێک نەکردەوەیەک، قسەیە بۆ بەهەشت و قسەیە بۆ جەهەنەم. دواتر لەمە خۆشترمان پێیە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمێ ئەی عایشە بڵێ اللهم إني أسألك من الخير كله ما علمنا منه وما لم نعلم ما سألك به عبدك محمد صلى الله عليه وسلم وأعوذ بك من الشر كله ما عاذك به عبدك محمد صلى الله عليه وسلم. الله حتشي سرك أبو بيوت فرمي أي عائشة بڵێ خوای گەورە من داوای هەموو ئەوە لە تۆ ئەکەم کە پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم داوای لێ کردویت، پەنا ئەگرم بە هەموو ئەوەی کە پێغەمبەرەکەت داوای لێ کردووی، جا ئەوە بزانم یا نەزانم گرنگ ئەوەیە خۆت و پێغەمبەرەکەت زانیوتانە و پەنا ئەگرم بە هەمووی ئەوەی کە ئەو فەرمیەتی منیش بە هەمان شێوە. الله يعني هیچ دوعا نازانیت؟ هیچ نازانی ئەم دوعانە ئەوە ئەی نازانی بڵێ خوای گەورە من داوا لە هەموو ئەوە ئەکەم کە پێغەمبەرەکەت داوای لێ کردویت و پەنا ئەگرم بە هەموو ئەوەی پێغەمبەرەکەت داوای لێ کردویت. تەواو مۆزوعەکە حەل بوو. بۆیە وردەکاری لەوەی کە دانیشیت سەجەع و قسە بهۆنیتەوە و خۆمان دووکەیت و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوێک کە بینێ لە مزگەوت تا نوێژەکە تەحیاتە خوێنێ و طبعا سنەتی ئینسان دوای تەحیات دوعا بکە. پیاوەکە دوعاکە دوعاکەی زوو تەواوەکە و سەلامەیاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ چی خوێن لە تەحیاتە چی دوعایەکە کرد؟ کابرا فەرمێ وڵی تەشەهودم خوێن و سەڵەواتم لەسەر تۆیا و وتم اللهم إني أسألك الجنة وأعوذ بك من النار. خوای دای باش لێ یەکەم و پەناش ئەگرم لە جەهەنەم. طبعا سەحابەکە کام قسەیەکە زۆر تەریقە بێتەوە چکە دوعای تر نازانێ، پێشی عیبە لە بەردەمی پێغەمبەری خوایە هەر ئەم چوار کەلیمەیە و ئەزانێت و ئەمەی وتووە. قال والله إني لا أحسن دندنتك ولا دندنك معاذ. بەخوای پێغەمبەری خوا من ئەو هۆنینەوە و ئەو جوانکاری و ئەو هەڵبەستانی تۆ معاذ نازانم، بەخوا من ئەوی لێزانم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنما كنا حوله ندندن، بەخوا ئێمەش هەر لە دەوری ئەم دوعایی تۆیە سوڕینەوە. یعنی هەمووی ئێمەش ئەوەی کەوتمانە هەر وتمانە خوایە باشمان بەرێو لە جەهەنەم بە دوورماکە.